بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ و فەرمون بەردەوامین لەگەڵتان سەبارەت بە پرسیارەکەم کاتێک کە وتم هەرێکە لا خاتوێرە برای مححمەد و کاکۆسرەت و کاک مەلا بەختیار هەڵوێستەکان خستە ڕووکە دژی هەموو پێکدادانێکی تند و نادیموکراتین بەڵام هەڵوێستی بەڕێز عیماد ئەحمەدمان نەبیست. ئێمەش هەموو مەکتەبی سیاسی و هەموو سەرکردایەتی یەکێتی دژی تند و تیژە بەکارهێنانی تند و تیژ بە تایبەتی لەو ڕووداوەدا لەو ڕووداوە ئێمە بە مەحزەر هەمانە هەموو ئەندامانی مەکتەبی سیاسی تەوقیعیان کردووە بڕیاری ئەومان جێبەجێ کردووە. ئەوە ناڕاستە بڵێ فڵان کەس ڕێیەکی تری هەیە و جیاوازی تری هەیە ئەمکانە لە ئەسلوبە بەڵام مەحزەری مەکتەبی سیاسیمان هەیە هەمومان سوور بووینە لەسەر ئەو ئجرا بۆشای مبادرەی ڕەتکردنەوەی ئەم حاڵەتە لە کێوە بوو ئەکرێ بزانین چی؟ ڕەتکردنەوەی ئەوەی کە پێشمەرگە لە ململانی ناوخۆیان بەکاربێنین و کێبڕکیەکانمان بگاتە کێبڕکێکی نادیموکراتی و تونندمەش بە دیموکراتی حسابیەکەین بە نادیموکراتی حسابی ناکەین ئەو تو حسابیەکەین ئێمە بۆ پاراستنی دەست ئەزمونونەکەمان بۆ پاراستنی دەستکەوتەکەمان بۆ نەهێشتنی خوێن ڕشتن و کوشتار و کوشتارکاری ئەوەمانێن کردووە بۆ ئەوەی کۆتایی پێبێت بۆ ئەوەی دانیشین لەسەر مێزی مفاوەزات و کێشەکانمان حەلکەین بۆ دانیشین دوو سەنگەر لە یەکتری بگرین و خەڵک بە بەردبارانکردن و خوێن ڕشتن و هیتافی تند و تێژکردن و یەکتری ڕەفزکردن ئەوە ئسلوبی چارەسەرکردنە یا ئەمڕۆکە ئیسە دانیشین لەسەر مێزی مفاوەزات و دانیشین یەکتری قبولکەین و ئارای یەکتری پەسەند بکەین و بەرنامە یەکتری تاوتۆ بکەین باشترە یا هەرێکێک دوو سەنگەر لە یەکتری بگرێت و بەردەرگی سەرا یا لە شوێنەکانی ترە ئەوە بکەینە وەسیلەی چاکسازی ئەری تۆ لەگەڵ ئەوەی من ئەری خەڵک لەگەڵ ئەوەیە بەڵام نەقەزم کاک باوەکو خۆی ئێمە سەیریکەین ئێمە کە ئەو ئجراعاتەمان کردو یەک حکوومەت کردوێتی حەقی خۆیەتی لە شوێنێک شتێک بقەومێت لە شوێنێک شت بگاتە ئەوەی وەکو زۆر جار باس کراوە دوو ڕۆژی ئەخیرا هەر ڕۆژێک 200 کەس بریندارە بوو لە پۆلیس و ئاسایش بریندار بێت خەڵکیش ئەهاتە سەر ساحەکە هاتە سەر تەسریحات کە یانوت شێوەی ئوسلوبەکەمان شێوەی ئیشکردنەکەمان شێوەی خۆپیشاندانەکە ئاراستەیەکی تر ئەگرینە چۆنەڵێک بە ئاراستایەکی تر ئەیبین ئەی تۆ ئەتەوێت دەسەڵات چی بکە یعنی ئەم شارە بێڵێت بەرەو ئینفیلات بڕوە ئەم شارە بڕوات بەرەو حاڵەتێک بڕوە کە نائستقلالی تیابێت یعنی ئێوە لە جاتیەوەی پشتیوانی لە ئەدای حکوومەت و لە ئەدایی کە ئیستا ئێمە دانیشتێتە سەر مێزی مفاوەزات ئێوەمانان دعمی ئەم ئەتیجاهە بکەن باشە یا دعمی ئەو توندوتیژیەکە لەو لە ئارا بوو ئەری کاملی لە قازانجی کووردا باشە پرسیار ینی ئێوە وەکو کەناڵێکی بێلایەنی ئەهلی لە قازانشدانە ئاژاوە هەبێت بۆ ئەوەی نان و پیازی پێ بخۆن زۆر باشە یا پێدان خۆشە استقرارێک هەبێت شانازی پێوە بکەن زۆر باشە بەڵام من وەڵامی ئەوە نایەمەوە بەجێ هێڵین بۆ خەڵک کە ئەدایی ئەوە چی بۆ ئەدایی ئێستا ئەم تەلەڤیزۆنەش چۆنەوە من بەس پرسیارەکەم باشە ئەوەی کە لە بەردەرکی سەرا ئەگوزەرا مەسەڵەن پێدوانیە هەردوو لاتان چ ئۆپۆزیسیۆن چ ئێوە کێبڕکیەکانی خۆتان هەمیشە بەناوی نەتەوەی کوردەوە ئیکەن ئەوان بەناوی نەتەوەی کوردەوە ئێستا مەسئەڵەن ئێوە مەسەڵەن بە قەمع و بە چەک و ئەوە خەڵکتان دامرکانەوەتەوە ئێوەش باسی ئەوەکەن کە بۆ میلەتی کورد خراپە بەڵام واقعی حاڵەکە وەکو دیدی عیماد ئەحمەد بە تایبەتی خۆی چۆن شرۆڤەی ئەومان بۆکە ئایا زەمینی خۆپیشاندان و دەربڕینی ناڕەزایی جەماعی لە کوردستاندا نییە ئەی بۆ کاتێک کە خۆی بەرجەستاکات هەمیشە سیاساوی ئەکرێ مەبەستمەوەی بۆ مەساحەیەک نەهێڵینەوە هەمیشە خەڵک بتوانێت لە ئاستە کۆمەڵاتیەکە تعبیر لە ویست و داخوازیەکانی خۆی بکات ئینسان کە تۆ هەمومان تۆ ئەم عمرەتە و من ئەم عمرە و خەڵکیش ئەم لەم وەزعەکە بووە ئەم خۆپیشاندانە نە یەکەم خۆپیشاندان بووە نە ئاخر خۆپیشاندانیشە پێشتر چەند خۆپیشاندان لە کوردستانە بووە بۆ وای لێ نەهات ئەمە پرسیارێکە بۆ یەکەم جارە لە کوردستان خۆپیشاندان بوو زۆر جار خۆپیشاندانیش کراوە تەبیعیش بووە ئیدارەشە بەڵام خۆپیشاندانی ئەم جارە بە نەوعێک ئاراستە ئەکرا بە نەوعێک تعبیری لێ ئەکرا بە تایبەتی لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە بۆ گۆڕینی دەسەڵات و دیار بوو داخوازیەکان پەرلەمان نەمێنێ حکوومەت نەمێنێ سەرۆکایەتی هەرێم نەمێنێ حکوومەتێکی یعنی تەکنۆقرات دروست بێت فترەیەک ئێمە خۆمانی سەش داوامان کردووە با انتخاباتی پێشوەختە بێت لەو انتخاباتە پێشوەختە توانین کێتا بەڵام ئەگەر بێت یەکێک بێت داوای جیهاد بکە
یەکێک بێت داوای ڕوخاندنی هەموو دەسەڵاتەکە بکە یەکێک بێت هەموو خەباتەکەی تۆ بسڕێتەوە ینی ئەوە خۆی نییە ئەوانەی کە ئیستا شەهید بوونە ئەوانەی کە بریندار بوونە سەیری عمریانکە کێن ئەوانە کێ هانی ئەوانە ئەیاکە بەو شکڵە بیبات و با بڵێم تووشی ئەم حاڵەتەی بکە باشە کێ قوربانیە و کێ براوەیە لەمەیە کورد ملت بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە هەم قوربانین هەم دۆڕاوین ئەگەر لە چیا براون و لە چیا قوربانین لەوەی براوین کە ئێمە وەکو کورد فرسەتێکمان بۆ هاتوۆتە پێش ئەم قیادە سیاسیە کە ئیستا دەسەڵاتی بەدەستەوەیە ئەم ئۆپۆزیسیۆن و هەم دەسەڵات مەسئولیەتی مێژوویانە ئەمە چۆن بگەینە چۆن لێواری ئەمان و دەستکەوتێکی باشتر بۆ ملەتی کورد باشە ئەگەر لە سەرەتاوانە باشە ئەوە وەڵامەکەم دەستگیر بوو بۆی ڕات دەگرم باشە بۆ نمونە ئەو هات نەخوارەوە ئەو گوێگرتنە مەسەڵەن جاران ئەیانۆ دەسەڵات لۆکەی لەگوایە بەڵام ئێستا لۆکەکان دەرهاتووە و ئێستا لەسەر مێزی مفاوەزات و دیالۆگ و ئەوە دانیشتون پێت وایە ئەگەر هەر لە سەرەتاوە تا ڕادەیە کە ئۆپۆزیسیۆن مەرجیش نییە بەڕاستی ئۆپۆزیسیۆنیش هەمیشە داواکاریەکانی هەمووی نامەنتقی بوو بێ هەمووی تعجیزی بوو بێت ینی ململانیەکان بە چەند ستێپ و هەنگاوێک گەیشتە ئەو توندیە بەڵام ئەگەر هەر لە سەرەتاوە ئەوەی کە ئێستا بڕواتان پێێتی و هات نەخوارەوەیەکتان هەیە بۆ سەرمێزی دیالۆگ ئەگەر ئێوەژ وەکو دەسەڵات ئەو چمکی مەسئولیەتتان بگرتایە وەکو خۆتە فەرمووی پێ وایە خوێن ڕژان و هێنانی هێزی پێشمەرگە و تند و تیژی و ئەوەی لێکەوتەوە ئێمە من حەزەکەم نقطەیەک حەق هەمومان ئەم دەسەڵات و هەم ئۆپۆزیسیۆن فێر بین گوێمان ڕابێت قسەی بەشان و باڵ هەڵدان بەس نییە قسەی تاڵ و تفت و جارەیە ڕخنە و قبولی بکەین ئۆپۆزیسیۆن بۆ خۆی وابزانێ کە لە هەموو شتەکانی ڕاست و دروستە دەسەڵات بۆ بەوە بزانێ لە هەموو شتێکی ڕاست و دروستە جەنابەت بۆ بزانێت لەو تەرحانەی کە تۆ ئەیکەی هەموو ڕاست و دروستە من عیماد من ئەڵێم عیماد باش ئەبێ ئێمە مەساحەیەک بێڵینەوە بۆ ئەوەی چونکە لە پشتی تەسەوری تۆ لە پشتی سەقافەتی تۆ لە پشتی دیدی تۆ ئەمکانە دیدێکی تری حەقیقەتی تر هەبێت کێداهێنەری کولتوری خۆ بە ڕاززانین و ئەوەیە بەشێکی لە کۆمەلگاکە ئەوەی تۆ بڕۆ کۆمەلگاکەمان بخۆ سەیریکە سەیریکە مێژوەکەی بەڵام لە سەرەتای قسەکانتەوە ئێستا ڕەنگە بینەرانی سەرنجی ئەویان دابێ هەر کاتێک کە پرسیارێکی بە جۆرێکە کرێ جەنابەت سەرچاو من بەعکا گەڕیتەوە بۆ کۆمەلگاکەوە کەواتە ئەگەر ئێمە دادگایەکی عادلانە دابنین بەپێی منطقی کاک عیماد ئەحمەد بێ ئەبێ مجتەمع محاکەمە بکرێ نەک سەرکردایەتی و نەک دەسەڵات و ئۆپۆزیسیۆن توی سەر ڕازید لە مجتەمعەکەی خۆت مەریسە ڕواایە هەندێک شت هەیە تۆڵە سندنەوە و ژن بە ژنکردن و گچکە بە گەورە و نەخۆشیەکانی کۆمەلگا کە هەیە درۆ و دزی و ناحەقی و بڕۆ مشکلەکانی پێشتریش کە سیرکەی ئەمە لە چیەوە هاتووە ئەمە تۆ ڕازید لەسەر ئەمە ئەبێ من هەوڵ و خەباتم بۆ ئەوەیە کە ئەمانە نەیاڵم بەڵام هەوڵ و خەباتی خۆلیماتە ناسک و جوانانە کردومانە بەعمل کردومانە من بیرمێت لە 2023 مقابلێکی جەنابتم کردوتم چەندین ساڵە دادگایەکی ئیداری هیچ گەندەڵیەک نییە مەسەلەن دایان کەسە بینین مەسەلەن قاتلی ژنە ئەسوڕێتەوە مەسەلەن ئەبینین ئێوە ڕەمزەکانی هێشتنەوەی تەخەلوف مراعاتەکەن لە هەرێمی کوردستاندا بەپێی ئەو معتایەتانەی کە هەیە یاخود ئێوە بە جددی دەستان خستۆتە سەر برینەکان خەریکی گەشانەوەی و خەریکی زەمینە سازین بۆ بوژانەوەی کۆمەڵایەتی ئێمە دەستمان خستۆتە سەر برینەکان و هەوڵ و تێکۆشانمان لە پێناوی ئەوەی چارەسەریکەین ئێمە یەک شانازیەکەین کە کوردوین و ئەم مجتەمەعە هەمانە لەناو ئەم مجتەمەعە ئێمە بەشێکین لەم کۆمەلگایە حزبەکەم بەشێکە لەم کۆمەلگایە ئەو خەڵکانەی کە من ئیستا لە حدود لە سەروی 200,000 ڕێخستنم هەیە بەشێکن لەم کۆمەلگایە من ناتوانم خۆم دوور خەمەوە لەم کۆمەلگایە ئەم کۆمەلگایە نەخۆشیتیایە هەندێک لەو نەخۆشیانە من هەڵم گردووە منیش نەقڵیەکەم بۆ خەڵکێکی تر وەکو حزبێکی سیاسی ئەبێ هەمومان هەوڵ دەین بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە ئەو نەخۆشیانە کە هەن چ سیاسی بێت چ کۆمەڵایەتی بێت چ ڕۆشنبیری بێت
ئەمانە ئەبێ چارەسەریکەین ئێوە لێ لەگەڵ- نەترسین باشە. لێ نەترسین لەگەڵ ئەوەی حکومڕان- تایسە ئێمە وەکو یەکێتی دەستمان خستوتە چاکسازی ئێمە ئاڵا هەڵگری چاکسازی بووینە 5 ساڵ لەمە و پێش نەهاتوین تۆ کە قسەت لەگەڵ بناکردو ئەو سەردەما من وەتومە بێغەڵ و غەشین و بێ نوقسانین نەموتوە نوقسانیشمان هەیە گەندەڵیشمان لە ناوە ئەو سەردەمە ئەموت چەمی ئێمەش بێ چەقەڵ نییە طبیعی بووە چاومەوە نییە بڵێم هەر لایەنە گەشەکە ببینم جا ئیسا ئەوە بۆتە دوو مەدرسە بووتە دوو بەشێک بەس لە باشەکە ئەبینە لای مەدرسەیەکی تریش بەس لایە خراپەکە بەڵام حقیقەتەکە ئەوە نییە ئەبی هەردوو لا ببینیت ئەوەی باشە ئەبێتەوە بڵێ باشە ئیسە بەراوردی وەسعی کوردستان ئەمڕۆی کوردستان سیرکەی بەراوردی کەی لەگەڵ دوومان کە مەشاکلەکان لە ئاراب کە ئیسە کامنی باشترە بۆ ئێمە ئەگەر وەزعی کوردستان ئیسە سەیریکەی لەگەڵ 10 ساڵی لەمەوە پێش چەند چۆتە پێش بۆ ئێمە ئەمە نەبینین بۆ ئێمە سەیری نەکەی زۆر باشە بەڵام ئەمە لەسەری ڕۆیشتین بەڵام لەکوێ ئەم پەروەردەیە سەرچاوی گرتووە کە کۆمەلگاوا دابش بووە بەشێک بەستەنیا باشا بینە و بەشێک بەستەنیا خراپا بینێ پێتان وایە ئێوە مەساحێکتان هێڵاوەتەوە بۆ پەراوێکی دیموکراتی و بۆ گەشەکردنێکی لۆجیکیانی بیرکردنەوەی خەڵکی کوردستان هەموو مشکلەکانی کورد ئێوە مەبەستم بەزیەکێتی و پارتینە کاتێ من مەبەستم ئەم بەخشی مەبەستم مەفهومی سوڵتەیە من بەس قەزم ئەوەی کە بۆ دیر بکەم تو بۆ هەموو کێشەکانی کورد مێژووی کورد داگیرکردنی کورد نەخۆشیەکانی ناو کۆمەلگا کە ئێمە بەشێکی لە عێراق بەشێکی لەم ناوچەیە کە ئەبینین زۆر جیاوازە لەگەڵ ناوچەکانی ترا تو ئەمە بۆ هەموو ئەخەیدە ئەستۆی یەکێتی و ئەستۆی عیماد ئەحمەد ئەبێ ئەمانە هەموو تو خۆت ئەڵێن مەفهومەڵم من تو بە مەفهومەکە تا بۆت باسکە بکەین تو ئیسە هەموو ئەمانە ئەڵێت ئەبێ یەکێتی ئەمە وەکو چۆنە لە سویچێکی بەدەستەوە یەکێتی دەستی لێ ئەیکوژێنێتەوە کەینی دایەگرسێ دوای سەیری پرسیارەکە کە من کەمترین وشەی یەکێتی و قەزم تاڵێ ئێوە ئێمە کێن ئەڵێن ئێمە من ئەڵێن ئێمە بەشێکی لەو پرۆسەیە نە بە تەنها بە منەکرێت نە بە تەنها بە من وەکو دەسەڵات وەکو باسی کرد وەکو یەکێتی لە ناوینە بە ئەبێ بە هەموو کورد کە سەیریکەین تەجروباتی زۆر لە دنیا هەبووە چونکە قۆناغەکەمان قۆناغێکە دروستکردنی کیانی خۆمانە ئەم دروستکردنی کیانە تێکڵاویەکی تیابێت تێکڵاویەک لە کۆن و لە حازڕی کە ئەمڕۆ تیاژیت ئەبێ ئێمە بۆ ئایندا چۆن ئیش بکەین یعنی من زۆر جار هەیە کە خەڵکەوە تەسەورەکە ئێمە بڵێن کە باسی حقیقەتەکەین وا تەسەورەکەن ئێمە لە چاکسازیەکە خۆمانە ئەدزینەوە یا چاومان ئایندە نابینیە ئێمە ئەبێ ئەم واقعکە ئەمڕۆ هەیە سەرەتای پرسیارەکەت چۆن بیگۆڕین لەسەر چه ئەساسێک بوو بیگۆڕێ بە توندی تیژی یا بە جەویەکی برایی و جەویەکی تەبایی سلطانی بە قەراری سوڵتانی یا بە قەرارێکی تەفاهمی کە خەڵک ئێمە ئیسا عائیلەی خۆمان سیرکەین خێزانی خۆمان سیرکەین لە خێزانەوە سەیریکە ئەو عیلاقە خێزانیە کە هەیە لە ناومانە سەلیمە باوک و کوڕ خۆشک و برا ژن و مێرد دایک و مناڵەکانی وەکو ئەوەیە کە تۆ لە ئۆروپا و مجتەمەعی ئۆروپی ئەیبینیت بەڵام ئێستا خەڵکێک هاتۆتە تو مەکتەبی ئێمە لە ئیجازەی خۆت مەکتەبی ئێمە ڕەوزەی ئێمە ئەو ڕەوزەیە کە لە وڵاتانی تر ئەیبینیت جامیعەی ئێمە کاسبی ئێمە گەڕەکی ئێمە سەقافەتی ئێمە ئەوەی کە ئیسا ئەچینە حرمەتی مرور لە ئیجازەی خۆت حرمەتی یاسای مرور حرمەتی یاساکانی تر معارەزە کە ئیستا هەیە ئۆپۆزیسیۆن کە هەیە سەحافەی ئازاد هەیە وەکو ئەوەیە کە لە وڵاتانی تر هەن کە ئەمانیش نوقسانی هەیە منشە نوقسانی بەڵام ئێستا خەڵکێک هەیە هاتۆتە سەر شەقام وەکو ئێوە ئەڵێن ئۆپۆزیسیۆنە کە من بەش بە حاڵی خۆمەوە هەمووی هەفتەیەکە لە ئەنئارتی وەکو کەناڵێکی بێلایەن وەکو کابراایکی بێلایەن قساکەم مەسەڵەن زۆر ئاسانە ئێوە خەڵک فڕێنە ئەم بەرەوە ئەو بەرەوە و نازانم چیەوە من لەبەرەی هیچ کەسێکەوە قسە ناکەم بەڵام پرسیارێکی جەوهەری و حەقیقی هەیە پێویستە خۆتانی لێ بەلاڕێیان نەبن ئەویش ئەوەیە باشە بۆ پەروەردەی ئەم وڵاتە بۆ ڕەوزەی ئەم وڵاتە مەسەڵەن وەکو ئەوروپا لێ نەکەین بۆ جامیعەی ئەم وڵاتە وەکو ئەوروپا لێ نەکەین ئۆروپا بە چەند سەد ساڵ گەیشتوتە ئەوە
یعنی من بەڕای ئەو جەنابەت ئەگەر ئێستا بەسەد ئێمە ئەبێ گەیشتووە جارێکی تر من ئێمە ئەوە. گەشتەی کۆمەڵایەتی مەسەلەن ئەبێ جارێکی تر بۆ نمونە بە قۆناغی ئەشکەوت تا تێپەڕینەوە هەتاو کۆگەینە کەپیتالیزم ئەی عقلی بەشەری یعنی چی ئەی سیاسەتمەداری سەردەم یعنی چی ئەی بۆ سوود لە تەجروبەی عقلەکە لەگەتەکانی ئەم دنیای وەرناگرن بیهێننەوە بۆ نمونە باسی پەروەردەکەی باشە باسی پەروەردەکەی باشە بۆچی بەست بە تەنیا مەکتەبێکی شوەیفاتی ئەم وڵاتە ناچارمەکەی کە بچمەناوە جزئیاتەوە بەڕاستی مەکتەبێکی شوەیفاتی ئەم وڵاتە کە مناڵەکانی خۆتان تیا خوێنن باشترین ئیمتیازاتی هەیە مناڵی خەڵکی قوربەسەر ئەگری ئەڵێ ناچمەوە بۆ مەکتەب مناڵەکانی ئێوە ئەگرین ئێواران ئەڵم ئێوەش مەبەستیشم بە تایبەتی یەکێتی و پارتی هەندێ مەسوولی ناو گۆڕانە بەڵام مناڵەکانی ئێوە ئەگرین ئەڵەندایە با بە شەویش نایەمەوە باشە بۆ مناڵەکانی ئێوە هەموو شتێک ڕەوا و واریدا بۆ کاتێک کە ئێوە نەخۆش ئەکەون زۆر تەبیعە هەموو نەخۆشخانەکانی دنیا بەڕووتانە بکرێتەوە بۆ کاتێکە ئۆتڵەتانە بێ و بێتاقەتە بن و حەستان لە سەفەر و سیاحەیە بۆ ئێوە هەموو شتێک ڕەوایە خەڵکی ئەم وڵاتە مەسەلەکانی بۆ لێ معقەد و فەلسەفی و ئەو هەموو لەف و دەورانە خەڵک ژیانێکی بەسیتی ئەوێ ئەڵێ بودجێ ئەم وڵاتە بایی ئەوەیە کە وەکو بەشەر بژیم ئەمە داواکاریەکی معقول نییە معقولە ئیشی بۆکەن خۆت ئەوەی کە تۆ باسیەکەی من نەمناڵم لە شوەی فاتە مناڵم من لەگەڵ من بەگشتی ئەڵێ مۆزوعەکان بە منطقی جوابم بەدەوە پرسیارەکانی بەلاڕێ ئەخر نە تو قسەکان دوایە باش تۆ قسەکان کە پرسیارەکەی خەڵکی بینیە باش تۆ تهمەت ئەوە دروستەکەی تۆ لە حاڵەتێک تهمەت دروستکارم بەرامبەر بەوەی ئەگەر ڕبعێکی بودجێ ئەم وڵاتە بۆ هەموو هەرێمی کوردستان سەرف نەکرابوو لە قوتابخانە تایبەتەکاندا کە من پڕ بەدڵ خۆشحاڵم مناڵەکانی ئێوەش هەر مناڵی کوردن خۆشحاڵە بم هەمویان فێری ئینگلیزی بن خۆشحاڵە بم هەمویان ببن بە کارکتەرێکی زۆر باش و ئیجابی وەکو ڕەنج هەموو کەسێکی ئەم وڵاتەش خۆشحاڵە بێ کە مناڵەکەی لە باوکی باشتر بێ ئێمەش تەمەنە ئەەکەین ئەگەر بێتە سەرشتی شخصی و ئەوەی کە بەرامبەر بە مناڵی من تەمەنە ئەەکەم مناڵەکەی عیماد ئەحمەد ئەگەر بێ مناڵەکەی کاکۆستاد مناڵەکەم تو نەیکە شخصی ئەگەر تو زانی چی من ئەگەر مەوزوعەکە ببڕن پێم خۆش ئەمە یعنی تۆ وا مناقەشەکە میشە وا مناقەشە دەکەم لە مەوزوعەکە دەرەچێت بەردەوام تۆ باکاکی من حەزەکەم تۆ صحەفیەکەم تۆ من فڕێیتە ئەوەی خۆت قسەکانت باوکم تۆ ئەگەر تۆ پرسیارەکانت کە ئەیکەی تهمەت دروستەکەی یعنی تۆ نەهاتووی سەحیوان بە ئەخ تۆ بەرپرسیاری میشە و جواب بدەیەمەوە خۆ تۆ وەکو باسم کە تۆ قسە دەیە زمان دەی میشە زمانمەیە خۆ قسەکان بە چ نەوەیەکەی ئیجار لەوەی کە تۆ ئەگەر هاتوویت ئەمە بکەیتە محکەمە من ئەمە محکەمەیە هیچ عکسەوە ئەو گفتوگو و دیالۆگی کە ئەم هەفتەیە لە لڤین لەگەڵ تاساس کرا پرسیارەکانی من زۆر نەرمونیانترە بەڵام دیارە توخوا بیبڕن ها باش حەزەکەم ئەو پرسیارم لا شتەکان ئەگەر تۆ لەما تۆ خۆت هاتیت بە نەوێک قسەت کرد شێوەی مناقەشەکەت ناوێکی تر من حەزەکەم تەبیعیشە ئالام من جوابەیەم وەڵامی جوابسیارەکەم بەرەوە خەڵک لانی کەم داوای ئەوە کات کە وەکو مەکتەبی شوەیفات وەکو قوتابخانە تایبەتەکان مەکتەبی ئەم وڵاتە مستەوای بەرز بکرێتەوە خەڵک داوای ئەوە کاکە لە هەرێمی کوردستانە کاک عیماد ئەحمەد دەرزی و دەرمان و شتی ئەکسپایر و خراپ کە کەس نازانێت زۆری موادە طوبیەکانی ئەم وڵاتە باچنە بەرەکەی لەکوێوە خەڵک داوای ئەوە کاکە ئێوە لە ناو یەکە کێبڕکێ و ململانێ سیاسەکانتان نەگاتە ئاستی توندتیژی خەڵکی ئەم وڵاتە داوای ئەوە کە پرۆسی ئاشتیەکەتان سەر بخەن بەڵام ئاشتی یەکسان نەبێ بە پەردەپۆشکردنی خلاف و ناکۆکیەکان مەبدەئیان گەیشتونەتە ئەم قەنەعەتە و ئەم ئاوردانەوە لە وڵاتەکەتان طبعا زۆر باشە ئێستا پرۆسی ئاشتی لە هەرێمی کوردستاندا ئەوەی کە لەسەر مێزی دیالۆگن گەیشتۆتە چۆ لە سەرەتای ڕێگەی بەرەو چۆڕۆن بەرەو ئاشتی و مەفهومی ئاشتی لای ئێوە چیە گەێنێت لە ئێستادا یەکتری قبولکردن لەسەر بنەمای چی لەسەر بنەمای خزمەتکردنی وڵات خزمەتکردنی وڵات مەسەلەن عنسوورە زۆر مهم و ئەولەویاتی خزمەتکردنی وڵات لەم قۆناغی ژیانی سیاسی و کۆمەڵاتی و ئابووریمانە لە لای ئێوە چیە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بەرنامەی حکوومەتە و بەرنامەی با بڵێم بە بەشداری پەرلەمانیش دەتوانن ئەوانە جێبەجێ بکەن ئێستا لە دانیشتنەکانی ئێوە زۆر زار باسی ئەوەکەن کە پەرلەمانە بێ مەرجعی هەمومان بێ مەسەلەن ئەم ناکۆکی و ململانیانە ئێستا پەرلەمان ڕۆڵ و کاریگەری چییە لەسەر مەساری مفاوەزات و ڕێکەوتنەکە مفاوەزاتەکان سیاسین یعنی لایەنە سیاسیەکان دانیشتون ئەم لایەنە سیاسیانە خلافمان لە ناوایە اختلافیش لە بەی هەندێک شتیش اختلافی هەیە بەڵام ئەتوانین چارەسەری بکەین
و هەموو لایەنەکان چ لە ناو خودی خۆشمان جارە هەیە خلافەیە کفر نییە طبیعیە و ئەوانە شەرێکی دید و بۆچوونی خۆیە بەشیەکان ئیسلامیە طبیعیە لە هەموو وڵاتانی دنیا هەیە نایشارنەوە نایشارینەوە وە کۆمەلگا کەشمان وەکو کۆمەلگای دنیا ئەبێ ئەم جۆرە شتانەی تیابێت ئەم جۆرە حیزبانەی تیابێت و ئێمە ئیستا لە ململانیەکین طبیعیە جار بەجار تونند و تیژی تیاکەوێت جار بەجار تفت و تاڵی تیاکە بێت تاڵی تیاکەوێت بەڵام قیادەیەکەیە ئیدارەی بدا تەسەورەکەم بەرەو باشی بڕوە ئێستا خاڵی ئەگەر وەکو کەسێک کێستا لە بڕکێدان لەگەڵ ئۆپۆزیسیۆنە وەکو کەسێکی دەسەڵات ئەگەر پێت بڵێم خاڵە پۆزتیڤ و ئیجابیەکانی دروستبوونی ئۆپۆزیسیۆن چۆن هەڵە سەنگێنی زۆر باسی تونکردنەوەی سراعەکان و کێبڕکێ و دەرخستنی لایەنە خراپەکان یەکتر کراوە ئیجابیاتی ئۆپۆزیسیۆن بۆ پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان چۆن هەڵە سەنگێنی ئێمە پێمان خۆشە ئۆپۆزیسیۆن وجودی هەبێ حزوری هەبێ دەوری هەبێ بەڵام ئۆپۆزیسیۆنی ئێمە خۆشمان وەکو حکومڕانی خۆشمان تازەیە تازەین یعنی هینمان نەکردووە ئەم عیلاقەی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتە یعنی جاری قۆناغێکی خۆی تەواو نەکردو ئێمە لە هەندێک دەرسی لێ وەربگرین من تەسەورەکەم ئیمکانە هەفتە بە هەفتە مانگ بە مانگ ساڵ بە ساڵ ئێمە دەرسی لێ وەربگرین و ئیدارێکی باشتری بکەین بەڵام ئێمە لە سەرەتای ڕێگەین ئۆپۆزیسیۆنیش غەڵەتەکە دەسەڵاتیش غەڵەتەکە ئەبێدان بە غەڵەتەکانی خۆمان بنین بەڵام یەکتری ئێمە لە کۆمەلگایەکین هەردووکمان هەردوو لامان وجودی تایە وجودمان هەیە لە ناوی ئەبێ یەکتری خۆ ناکرێت دیسە ئۆپۆزیسیۆن دەسەڵات و دەرکا لە کوردستان دەسەڵاتیش ناتوانێت ئۆپۆزیسیۆن دەرکا لە کوردستان ئیجا وجودمان لە ناو کۆمەلگاکە هەیە مەسئولیەتێکی مێژوویشمان لە ئەستۆیە چۆن بتوانین ئەم پرۆسەیە بەرەو پێشەوە ببین لە سەرەتای دروستبوونی ئەم ئینشقاقە و دروستبوونی ڕۆحی ئۆپۆزیسیۆن لە ناو یەکێتیدا لەگەڵ چوونە دەرەوەی کاک نەوشیروان مستەفا هاوڕێکانی چوەکو کاکعیمات چوەکو حیزبەکەتان پێشبینی دروستبوونی ئەم هەیەجانە سیاسەتان لێ کرد لە سەراستی هەرێمی کوردستان بۆ حەجمەنە باشە بە پۆزتیڤ ئێستا هەڵیە سەنگێنن جانبی ئیجابی تایە و جانبی سلبیشی تایە سەرەتا چۆن سیرتانە کرد بەلاتانەوە پۆزتیڤ و ئەم دروستبوونی کێبڕکێ ڕاو بۆ چونمان بکانە وەکو یەک نەبوو بێت بەڵام شتەکە ڕوویە کە ڕوویە ئەبێت و قبولی کەی واقعەکە هەیە من ناتوانم لە خاڵێکەوە کەمکانە یەکێتی ئەو ژمارە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و کادرەی کە لێجا بۆ زەرەرمان کردووە زۆر باش لە لایەکیشەوە ئەمکانە ململانیەکمان لە ناو خودی خۆمان بووە هەردوو لە یەکتری جابووینەتەوە یا ئەوان یەکێتیان جێهێشتووە ئەگەر ببینێت دۆستی یەکتر باشترە لەوەی ببینە دوژمنی یەکتری قبولکەین باشترە لەوەی یەکتری ڕەفسکەین ئەوان چه خێرێکە بینن ئەگەر یەکێتی لاواز بێت ئێمە چه خێرێکە بینیم کە گۆڕان لاواز بێت چه هینیەکی تایە ئەمە چه حکمەتێکی تایە بەڵام ئەگەر هەرێکی لای خۆی و منافەسە بکەین کێ خزمەتێکی باشی ملەتەکە ئەکا کێ خزمەتێکی باشی پرۆسەی سیاسەکە ئەکا ئەوە باشترە لەوەی دانیشتنی یەکتری ڕەفسکەین زۆر باشە لە کۆتاییدا لێتە پرسم زۆر جار وەکو نەریتێکی سیاسی دیالۆگەکان پرسیاری هەندێک کارکتەر لە هەندێک کارکتەری سیاسی ترەکرێت ئێستا بتێوە نەتەوێت لە هەرێمی کوردستاندا وەکو هەر سەرکردەیەکی تر بگرە زیاتر زۆی ئەعلامی لەسەر کارکتەری نەوشیروان مستەفایە لەبەرەوەی کە هەستاوە بە سازدان و زەمینە سازی بۆ دروستبوونی ڕۆحی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستاندا وەکو سیاسەتمەدارێکی کورد چۆن کارکتەری نەوشیروان مستەفا بە نەوەی نوێ ئەناسێنیت کاک نەوشیروان لە خەباتە دریخی نەکردووە یەکێکی لە خەبات کەرەکانی گەلی کوردستانە هیلاک بۆ لەگەڵ ئەم بزوتنەوەیە دەوری هەبووە شەریک بووە لە خۆشی و ناخۆشیەکانی تا ئەو کاتەی لە ناو یەکێتی بووە و ئیستەش قیادەی تەیارێکەکە تازەیە مەسئولیەتێکی قورسی لە ئەستۆیە و ئەو مەسئولیەتە قورسە امکانە جاران لە ناو یەکێتی بوو بێت بە نەوعێک سیاسەتی کرد بێت و بە نەوعێک بەرنامەی هەبوو بێت ئیسە بەرنمەکەی جیاوازە پێمان خۆشە متەفاهم بین و پێمان خۆشە مەشروعەکەیشی سەرکەوێت بە سەرکەوتنی هەمومان بەڕێز ئیماد ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان و هاوکات بەرپرسی مەکتەبی ڕێخستنی یەکێتی زۆر خۆشحاڵ بم دیالۆگە سپاس و بەخێر بینەرانی بەڕێز و خۆشەویست هیوادارم توانی بەتم سەرنجتان ڕابکێشم تا دیالۆگێکی تایبەتی تر کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان سپاس